هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە دەستپێکی هەڵبژاردننی پێشوەختەوە تاوەکو ئێستا هاوڵاتیەکی زۆری بە پرۆسەکەوە سەرخاڵ کردووە. موختار هاوڵاتیەکی هەڵەبجەیە و هەستاوە بەدانانی سندووقێکی دەنگدان لە ناو بازاڕی هەڵەبجە بۆ هەریەک لە داناڵد ترامپ و جۆ بایدن. ئەو دەڵێت 62 هاوڵاتی ئەمڕۆ لە هەڵەبجە دەنگیانداوە و ئەنجامەکانی سیویەک بە سیویەک بوون. پرۆسەکەش 5 ساعتی خایاندوو و ویستویەتی ڕای خەڵکی هەڵەبجە لەسەر هەڵبژاردنەکە و کاندیدەکانی بزانێت. دەنگدانەکە بەپێی جاکردنەوەی ئێمە 62 دەنگدراوە، سیویەک دەنگی بۆ دۆناڵد ترامپ، سیویەک دەنگی بۆ جۆ بایدن. ئەمریکا هەژمونی هەیە بەسەر هەموو جیهان. هەڵبژاردننی ئەمریکا پەیوەندی بە هەموو جیهانەوە نەک تەنیا بە ئەمریکا. یعنی هەر کەسایەتێک بێتە سەرۆک بەتایبەت ئەوەی کە سەرۆکی ئەمریکا دەسەڵاتێکی زۆری لایە. وەڵای ئەو شتانە هەرچەند تۆزێ من درەنگ فریاکەوتم 15 ڕۆژە فکرەکەم هەیە وتم ئەوەکەم دوای ئەمیست ئیشەکە نەکەم بیکەم نیکەم. دوجار ئەم شەو کە زانیم کۆتا ڕۆژە و ئیتر لەوێتەوە بێ بڕارم لێدا هەر دوو فۆتۆی بایدن و دۆناڵد ترامپم ڕاکێشاوە و بۆشایم بۆ دروستکە بۆ ئەوەی زیاتر بۆی ڕستپێشم کرد بۆی خوێنەوار و نەخوێنەوار بزانێت کێ و دەنگ بەکەیە. بە شێوەیەکی تەقریبی باشە، ئەنی خەڵکی بەتەمەنیش حەزی لە شتەکەی. اینجا هەڵەبجەش پێوەتەوێ وەعیە و شتانەی زۆرە، ئەنی خەڵکەکە بەلایەوە زۆر عەجایبوانە پێشی خۆشە و دەنگیشە. چاودێرانی سیاسی لە هەڵەبجە دەڵێن هۆکاری ئەو کاریگەری کاڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە ئێستادا دەیگەڕێت دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمریکا وەک زلهێزێکی جیهان لە هەموو سێکتەرە سیاسی و ئابوووریەکاندا ڕۆڵێکی گەورە دەبینێت. ئەمریکا یەکێکە لە زلهێزترین لە ڕووی سەربازی و لە ڕووی سەرمایه‌داریەوە یەکێکە لە زلهێزترین وڵاتەکانی دنیا و دەتوانین بڵێن حکمی دنیا ئەکا و ئەو وڵاتانەی کە پێچەوانەی سیاسەتەکانی ئەمریکا هەنگاو هەڵنن لە جیهاندا کەوتونەتە ململانەیەکی قوڵ لەگەڵ ئەمریکا و لە ڕووی اقتصادی و باری گوزەرانی هاوڵاتیانیان خراپەوە و ڕۆژ بە ڕۆژش بەرەو خراپتر ئەڕوا. هاوڵاتیەکی دیکەی هەڵەبجە دەڵێت پێگەی ئەمریکا کاریگەری گەورەی لەسەر ستراتیژی جیهان هەیە، بە تایبەتریش لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکلابوونەوەی هەر یەک لەو دوو کاندیداش گۆڕانکاری گەورە دروست دەکات. ئەمریکا بۆ خۆی وڵاتێکی زلهێزە لە جیهانە لە ڕۆژهەڵاتی دەستی هەیە لە هەموو کایەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بە تایبەتی ئەمریکا ئەو ڕەهەندەی هەیە کە خاوەنی 50 ویلایەتە، لەم ویلایەتانە کۆنتاکتی سیناتوەرەکان هەرێک و لەگەڵ وڵاتێکایە، هەر گروپی و لەگەڵ وڵاتێکایە. بۆی ئەمریکا زۆر گرنگە استراتیژی ئەمریکا بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەک ناوەندە جیهانیەکان ناوی دەبن سێشەمەی گەورە تەنها ڕۆژێکی مێژووی نابێت بۆ ئەمریکیەکان، بەڵکو لە سەراستی جیهان وڵاتان بە وردی چاودێری هەڵبژاردنەکە دەکەن کە هەر کام لەو دوو بربژێرە دواتر کاریگەری گەورەیان لەسەر تەواوی پرسە ناوخۆی و جیهانیەکان دەبێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.